باشە بۆ نوێژ ناکەی دوای مانگی ڕەمەزان؟ بۆ خەمساردی لە نوێژەکانتدا تۆ بەهەشتت ناوێ؟ حەز لە بەهەشت نییە؟ دەی لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم 5 نوێژ هەیە، نەک 4، 5 هەیە نوێژ بانی هەر ناکا پەنا بخوا. خوای گەورە بێگومان تۆڵەتان لێ دەکاتەوە. نوێژ بکە. ئێستا بۆ پارشیە هەڵەسی بۆ دوای مانگی ڕەمەزان ناتوانانی سەعاتێ دوای مانگی بانی دوای پارشیە هەڵسی سەعاتێ تاخیرتریش هەیە، سەعات و نوێ پێش مانگی بانی هەڵەسێ. ئەی باشە دوای مانگی ڕەمەزان بۆ ناتوانی، کەواتە دڵەکەت مەبەستی نییە نوێژکات. ئەینا بۆ خەبەرت نابێتەوە. بەتەمای بەهەشتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 5 نوێژ هەیە، هەر کەسێک 5 نوێژەکە بە جوانی بکا نەیان فەوتێنێ، نوێژەکانی بەلاوە ئیهمال نەبێ و ئیهمالیان نەکات، كان له عند الله عهد أن يدخله الجنة. أو لا إخوة وعد بيمانك هي خواي قورا وعدي بيداو بي خاتب بهشتا، أو إن نيوش بكا خواي قورا وعدي بهشتي بيداو توي نيوش نكر وعدي بهشت بيندراو. كواتا بزانا أقر بتماي بهشتي خواي قورا دفرمي أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. یەکێک لەوان صفەتەکانی ئەهلی فیردەوس و بەهەشت ئەوانەی کە پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، نوێژەکانیان نافەوتێنن. ئەگەر بەتەمای بەهەشتی حەزت لە بەهەشتە نوێژ بکە، چونکە خوا وعدی داوە ئەوەی نوێژ بکە دەیخاتە بەهەشت، دەیخاتە فیردەوسەوە، کەواتە پیاو بە و نوێژکەر بە بە ئیزنی خوای گەورە.